ئەمڕۆ لە نووسینگەی بەخشینی گەرمیان دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان هەستاوین بە دابینکردنی موچەی بێباوکان کۆتا مانگە مەکەمانی دوانزەیە و زائیدەن نەوتمان بەدا سەرا دابەش کردوون لە ڕێگەی کە حاجی فەرهاد لە خارج لە بەریتانیا لە مزگەوتی شاری لێدیس بەشی 50 ماڵ نەوتی بۆ هێناوین هەر ماڵی 50 لتر نەوتمان پێداون. خوای گەورە پاداشی خێری بداتەوە، خوای گەورە نمونەی زیادکە. هیوادارین هەروە بەردەوام بن. برایانی ترشمان لە دەستگاکانی بەخشین لە ئەوروپا زیاتر بەدەمی هەرمی کوردستانەوە بن. داوا لە خوای گەورەکەم لەو برا ڕازی بێت کە لە دەرەوەی وڵاتەوە ئەم نەوتەی بۆ ئەم خەڵکە دابین کردە و ئینشاءڵڵا خوای گەورە بیخاتەوە شپای قیامەتی. بەڕاستی ئەم خەڵکە زۆر داماوە، زۆر ینی لێقەومیاوە. ئەوە نزیکەی من هەفتەیەکە خۆم نەوت لە ماڵەکەمە نییە. ئەم دەستگای بەخشینیشە خوالیان ڕازی بێت، دەرغیان لە فەقیر و هەژار و هەتی و نەکردا بە گوێرەی توانای خوان یارمەتی خەڵکیان داوە و ئینشاءڵڵا ئەو برایشە لە دوورەوەی وڵاتەوە کە یارمەتی ئەم خەڵکەی داوە خوای گەورە بە ئەجر و پاداشتێکی گەورە بۆ ئەم خەڵکە دابینی کردو ئەی نووسێت. یا ڕەبی خوای گەورەی ترە پێ بەخشیە و ئینشاءڵڵا سەربەرزی دنیا و قیامەت بن. خوای گەورە داوا لە خوای گەورە ئەەکەم ئەوەی بۆ ئەم خەڵکە ئەیکەن خوا هەزاران قات شوێنی بۆ تان پڕۆ بکاو. خوای گەورە ڕەحم لە ماڵ و مناڵ و لە مقەدەر خراپ و لە مصیبەت خراپ دوورتان بخات. سوپاس بۆ خێرخوازانی دەڤەری گەرمیان، سوپاس بۆ ستافی بەخشین کە ئەمڕۆ هەڵسان بە ئامادەکردنی 50 ماڵ هەر ماڵی 50 لتر نەوت لەم زستانە ساردا لە دەڤەر گەرمیان کە خەڵنەوتی وەرنەگردووە هاوکاریان کردووە. بۆیە سوپاسی خێرخوازانەکەین و داوایان لێەکەین ئێمە پرۆژەکەمان زیاترە ئەمانەوێ 2 جار و 3 جار و 10 جاری تیشەکەمان بکرێ ئەم جۆرە خێرە بکەین لە ڕێگەی خێرخوازانەوە لە ڕێگەی بەخشینەوە. بۆیە داواتان لێەکەین هاوکاریەکانتان بگەین دەستگای خێرخوازی بەخشین